بزانه وچیه؟ لانه نسیم به باس مکه لبو برات باس نکه باش مسئله فرمانی قصه نکه نه باز نکم بزوی باک می پیلا اوه تو دیسان کوڕم ئەوە دیسان لە چێ بووە بۆ نەخۆشە لێ دێتن ئەوە چەند جارە پێت بنێم واز دە خواردنەوەی بینە کوڕم بەسە دایە لە دەرێ بوو باشەنگولە بۆ وەختەی نەنووسینە چ بکەن کوڕم ئەتوو لە مارێ نەبی بە شەو نیوە شەوێ دیار نەبی ئەمە کو خەومان لێ دەکەوی کاکە نامەیەکم بۆ هات لە نامەکە نووسرا بوو باوکتان ماوە ئەژی دیسان بابمان ئەو عارفە بێتەوە مارێ بەخۆم دەیگوزم بەخوای بخۆم دەیگوزم کوڕم لۆ دەکەی ئەی هاوار خوایە جان زۆر شکر خوایە لە جەیەک ژنم بەسەرێت لە جەیەک برام ڕێزمان ناگرێت زۆر شکر یا ڕەبی خوایە چ بکەم یا ڕەبی خوایە ئەلو بەڵێ کاکە مهندس ئەلو باجی زیان چۆنی جانتەیەکە پڕی پارە و زێرە ئەگەر لێبی زەحمەت نەبی باشە لە چێن دەرەیە لەسەر قەنەفێ ژووری یەکەم باشە باش ئەوە دیتم بە سەرچاو باشە خوا حافظ ئەلو سیڤان کچەکەم باشی؟ تۆ چیت؟ ئەمن بابەمە کچەکەم باوکە ئەلو جانتایەکەی دەبم تەلەفۆن و پۆلیسیش پێ دەکوژم باش بەخۆمان باش مهندس دارم بە قوربانت بم تەلەفۆن لە پۆلیسی بکە دز هاتە مارێ تەلەفۆن بکە با پۆلیس بێتە مارێ ئەو جانتایەکەی پڕپارە زێر بوو هەمووی برد ئەی هاوار زوو بە
أي هاوار طيب هاوار تانبو نيخن كادم أو تمستت زوابي مهندس دار عبده موا وبياوا حمود زنطا وبارو بولو هر زيري تسهبوا لو ماري بردي ايش يا ولاش خوايا بقربان لي خوايا أي هواش أو مهندس شحاتة وش كوري جان كوري بخير بيوا ماشي بخير بيوا مقلي ما أخوي نظام صبري مشان نزاري توبو خوش بختي أنا دزا كمان دوزيوه تخوا بس شيبو ما عندك قاعدة بيمبري والله نازم كوبي بريم بداخل وكرة كدبو اش أي هاور تو دانش أي هاور هشكو حياته أي مهندس المزاري توبو ما من أي هاور تو مقلي ما كرة كشمبودي زي حد بي تو مكة ما أي هاور كرة كشمبودي زي كوري